اتنها چاوی جهانی لسر ویکیه که آیا اف شره جاره کادی که دست پیکته و یا نه اف آگربستا هاتیه کرن آگربستا که لرزوکه یا مکیمه یا گرانتی کریه گفتگو دانوساندن دپریوشن جو بو گهشتنا انجامانیان نه ایران ده رازی بیتن شر لسر ایران رابو وستید ایرش ایرانه لیل سر هف پیمانه کاوی که حزب الله لبنانیه کش بر خاطر ایرانه هاتیه دنا واوی شری دا ده تنه ایران تماشاکر بیتن یان جی ده آگربسته بن پیکتن شبو زانیاریان زیده تر گوتو بیش که نا کارودانن به آگربسته برس محمد شریع عتمدار شارازاد کاروبارن ایرانه و نافچار و شلاطه ناوراف شویکی گشتی لتهران پایتخت لإيران دير قلمدا بيتن برس شريعة مدار شباش تو بخيراتي جبو كردستان 24 دست بيك ام بزانين وضع تهران چاوايا پشتی در بازبونا نزيكي كمتر ج 24 دم جميران نزيكي 17 18 دم جميران كو آگر بس هاتيه انجام دان نهار روشا تهران چاوايا إيرانه بسم الله الرحمن الرحيم بنای خوای بەخشندەی میرەبان سڵاو بۆ تۆ بۆ میوانەکانی دیکە و بینرانی بەڕێز نازانم کە میوان دیکەتان هەیە یا خۆت ناوە بە تەواوی بینران سڵاو ڕێزم هەیە لە ڕاستیدا گۆڕەپانەکانی ئێران بە تەواوی هاوڵاتیان تێدایە خرۆشاون ئەوانەی ئاڵای ئێرانی هەڵدەگرن و دروشمی جاجیا بۆ پاڵپشتی شۆڕشی ئیسلامی و ئێران دەڵێنەوە دۆخەکە ئاساییە تەنانەت لە کاتی دەست درێژەکانیش هیچ جۆرە دۆخێکی وهان نەبوو ئاماژەدان بێت بەوەی کە ئەو شارە بێژیانە یاخۆت لە جەنگدایە هەموو شتێک بەردەستە خۆراک سوتەمەنی تەواوی پێدابستەکان بەردەستن پەیوەستیش بەوەی کە ڕێکەوتن چ شتێک بەرە و ڕێکەوتنمان دەبات سەر لەسەرەوە ناکرێت بەڵام لە ناوخۆی ئێران دەبینین خەڵک گەلی زۆر هەن پێشنیاز دەخەنە ڕوو کە ئێران هەڵوەستی یەکلاکەرەوە نیشان بدات و جارێکی دیکە فێڵی لێ نەکرێت لەلایەن ئەمریکاوە بەهۆی ئاگر بەستەوە لەسەر دانوستانیش گومان هەیە چونکە پێشووتر شتی دیکە ڕووی داوە وەزارەتی دەرەوەش لەونانە لێران لە سنوورەکانی خۆی ماوەتەوە مامەڵەی کردووە ئەمە داواکاری خەڵکن داواکاری خەڵکی ئێرانە هەموو بەرپرسانیش ئەوان ئێستا یەک هەڵوێستن بەسەرەوەی ئەمڕۆ ڕوو دەدات زۆر باشە تا بەحساوەیەکێ کرد و نەها لە ئیرانی خەڵک داکەتیە سەر جادەیان و دروشمان دەبێژیتن و ژیان ئاساییە نەها لە ئیرانێ و هەتا ئاسێکی خەلکێکیش دل بڤێ ئاگربەستی خۆش بووە لێ دە هەمان دەمدا هەواڵبەندên ئیرانێ هەفپەیمانên ئیرانێ لە لوبنانێ دژێر ئاگر و ئاسن و دووکەلێدانە ئەڤڕۆ وەکی لوبنان دەبێژن و کومەڵکوژی هاتیە کرن خەڵکێکی زۆر هاتیە کوشتن و بریندار بووە يعني هندوی باوریه دانه اگر اف شره بردوام بیتن ایرشن اسرائیل بو سر لبنانه ایران جوی آگر بسته ده خوفکی شیتن و شری ده بردوام بی پیدتن یان ده ایرش سر اسرائیلی کتن دەستپێکدا بەرپرسێرچێک ڕوودەدات لە لوبنان تەنیا ڕژێمی زایۆنی ئیسرائیلی نییە بەڵکو ئەمریکایە کەس ناڵێت کە بۆ نمونە بەبێ گڵۆپی سەوز و ئاماژی ئەمریکاوە ئەنجام درابێت ئەمریکا تاکە لایەنێ دەتوانێت سنوور بۆ دژمنکاریەکانی ئیسرائیل دابنێت هەموو ناوچەکە بەو ئاقارە براوە بەهۆیەوە دەبینین لە چوارچەوەی دەخاڵێکە کە ئێران خستوێتە ڕوو بە نووسرا و ئەوەشی تێدایە سەرۆک ترامپ ڕزامەندی نیشاندا بوو تەنانەت هەر ڕێکەوتنێک وڵاتانی ناوچەکە لوبنان عێراق فەڵەستین و یەمەنیش بگرێتەوە
شاباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان لەوەی بڵاوی کردوتەوە کە ڕێکەوتنەکە ئێران و هاوپەیمانەکانی دەگرێتەوە ئەمریکا هاوپەیمانەکانیشی دەگرێتەوە تەنانەت بە ڕاشکاوی ئاماژەی بە هەبوونی لوبناندا بەڕێز شریعەت مەدار ئەگەر ئێرشن ئیسرائیلێ بۆ سەر لوبنانێ بەردەوام بیتن کو نەتەنیاهو گوتیان دێ بەردەوام بیتن ئەگەر بەردەوام بیتن ئێرشن ئیسرائیلێ ئیران دێ خوڤەکێشیتن ژێ ئاگربەستەیان نە من قسەکەم تەواو نەکرد ئەگەر بتوانم تەواوی بکەم ئەمریکا بانگەشەوە دەکات کەمە لە ڕێکەوتندا نەبووە بۆیە دەبێت نووسراوەکەی خۆی بخاتە ڕوو دەبێت ئەو نووسراوە نیشان بدات کە ترامپ ڕزامەندی لەسەر داوە ئێران ئاماژەی بۆ داوە دەست درێژی بۆ سەر لوبنان بۆ ئێرانە دەبینین گەروی هورمزمان داخست بخۆیەوە تەنانەت فەرماندەی هێزی ئاسمانی ئاماژەی بۆدا کە بەرپەرزدانەوە دەبێت بفەرمو مەبەستا من ئەوە بوو کورتی ئەگەر ئەف ئێرشن سەر لوبنانە ژالی ئیسرائیلی بەردەوامی هەبیتن ئیران دەخۆشوێ ئاگربەستێ vekêşît di beşdarî danûstandinan ket li Îslamabadiyan ne Kurtî. بێگومان ئەگەر ئەو دەستدرێژیانە بەردەوام بن ئەمە پێشێلکارین بۆ سەر ئەوەی ڕێکەوتنیان لەسەر کراوە ئەمریکا بەرپرسیارە لەسەرەوە ئەگەر نێردەی ئێرانی بەشداری دانوستانەکانی ئیسلاماباد نەبوو کار دەکرێت ئەمە ڕوو بدات بەڵام فشاری شەیە لە گۆڕەپانی ئێرانی لەسەر دانوستانکارانی ئێران ئەگەر ئەو شاندە بەشداری نەکات لە ئیسلاماباد ئەوە ئەمریکا بەرپرسیارەتی هەڵدەگرێت دەبینین نێوانگیرە پاکستانیەکەمان ئەو ئەمریکای لە بەشدارێکی ئێران ئاگادار کردوێتەوە باشە بەڕێز شریعەت مەدار یعنی هەست ناکەن جەنابێ وەکە شارەزایەک کاروبارên ئیرانێدا di navçeyê de hez nakin ku agirbeστeka lerzûk ya hatiye kirin yanî zamaneta wê hez nakin berçawa bîtin li gorî ew vexwendinên têne kirin ew lêdwanên têne kirin ev bin pêkariyên têne kirin di dema hişta nebûye 24 saet yanî divê bawerî danîne ku agirbesteka lerzûka hatiye kirin di anûsat daye bû têkçûnê ئەوەی ئێران ئاماژەی پێداوە جۆرە بەڵێنێکی وەها سەرتاسەری لە ئارادا نییە تەنانەت ئەگەر ڕێکەوتنیش بکرێت ئێمە ڕێکەوتنمان کردووە پێشووتر ڕێکەوتنی ناوچیمان هەبووە لەگەڵ وڵاتانی پێنجکۆیەک بەڵام دۆناڵد ترامپ ئەوەی هەڵوەشاندۆتەوە ئەمە دوو جار لە دانوستانەکان بەشدار بووین لەگەڵ ئەمریکا بەڵام هەل هەردوو جارەکە هێرشمان کرا سەر واتە هیچ جۆرە دڵنیایی و گەرانچۆرەك نییە بۆ ئەو جۆرە ڕێکەوتنانە ئێرانیش ئەوەی سەلماندووە و بیری هێنانەوەتەوە و بیری هەمووانی هێناوەتەوە کە چەندین جارەوە پێشێل کراوە ئەوەی ئەمریکا داوای دەکات بۆ ئاگربەست لە بەرچاو گیرەوە لە ڕۆژی دێمەوە ئەمریکا پامی ناردووە بۆ ئاگربەست ئێران ڕەتی کردوتەوە تەنانەت ئێران وەرگرتنی پەیامەکانیشی لەو ئانوساتە ڕەت کردوتەوە پاکستان پێگەی خۆی هەیە وەک وڵاتێکی هاوسەی براو هاوڕێ نێوانگیر ئێران پرۆژەگەری خۆی خستە بەردەستی پاکستان بۆ ئەوەی ئەو دەخاڵە لە ڕێخوانەوە بخەنە ڕوو وەکو فەرمانداری سەربازەکانی شامەشان بۆ کردووە ئێران بەردەوام لە ئامادەییدایە تا لانی بزانێت کە ئەو جۆرە هەڵانە دووبارە نەبنەوە بەڕێز شریعەت مەدار د پێشنیاز و مەرجên ئیرانی دا ئەvەیە و ئەمریکا هەموو سەربازên خۆ di navçeyê davekêşîtin û ئیران bibîte xwedana henî pîtandina uranyumê berdewamiyê pê bidetin herweha gelek babetên dîke jî hene lê beriya çendekî Trumpî got û îran bêjîtin di beyannama xwe de yan di van pêşniyaran da pêwîst e şer li ser Lubnanê û bereya muqawema û hemû navçeyê bête ragitin rê Trump û Koş Kaspî jî bêjîtin
کو ایرشن سر لبنانه ایرشن اسرائیل بو سر لبنانه دوان آگربست دا نبویه دوی ریکفنامه دا نبویه که آگربست سر هاتیه راگهاندن هر وهات بیجیتن کو هزین سربازین امریکا دل ناف چه مینن و بیجیتن لوانه دسبه روشه دا دگل ایران پیک و پاره گروه هرمز جگشتیان ور بگیرین اما جوه که دیگت کو به هیچ شیوه که ایران نابیت خودانه چکی اتمی و پیتاندنا یورانیوم نابیت انجام بدتن و چکی بالستیجی نابیت هبیتن یعنی افلک تینگش نه هنگوی باوری دانی نه کو نابیت استدامه و چنده کو آگر بس درجه بکشیتن لە دەستپێک پەیوەندی بە لوبناان ئێران نووسراوی دەستنووسی داوەتە لانی بەرامبەر لە ڕێگەی نێوانگیرەکەەوە ئەمریکا ڕزامەندی نیشان داوە ئاماژی بۆ داوە بە مەرجەکان ڕازی بووە وەکو بنەمایەک بۆ دانوستان بەڵێ ئەوەی کە پێشناسکراوە لای ئێرانەوە ئاساییە ئەمە نووسراوی دەستێ و دەکرێت لە بەرچاو بژیرێت سەرۆکوەزیرانی پاکستان بەڕوونی بڵاوی کردەوە ئێران لوبنانیشی خستۆتە ئەو نێومەرجانەوە سەرۆکوەزیرانی پاکستان دەبێت لەو نێوانە خوانەخواستە درۆ بکات ئەگەرەوە ڕاست نەبێت لەو نێوانگیریە پەیوەند بە ئەمریکا ئەوان هیچیان بڵاو نەکردوێتەوە بە فەرمی کە لەسەر پرسی کشانەوە و نەکشانەوەی هێز ئەمریکیەکان بەڵام پەیوەندیدار بە ئەمە قسەی ترامپە ترامپ پۆستێکی داماژەوەیەکێ دەکات و سەربازی مە دڵناوچەی بەردامی پێ بدەن باشە بەرز شریعەت مەدار دومایک پرسیار بڵا ئەوە بیتن دەبێ شەڕێ نزیکی چل ڕۆژیدا دناوچەیدا یعنی ئەمریکا بشتیمە سەرکەفتنەکە گەلێکە مەزن یا تومارکی دیروکە ئەمریکادا سەرکەفتنە ناتینە تومارکردن و ئیرانشی دەبێژیتن کو ئەم سەرکەفتینە مە دژمنێ خۆ نەچار بڤەیەکێ کرد کو داخوازە ئاگر بەستێ بکەتن ئەگەر ژتە بپرسم وەکە شرۆڤەکارێک وەکە شارەزایەک کی سەرکەفتیە وی شەڕیە پێم وایە دەکرێت ئەوە ئەو پرسیارە هەر منداڵێک ئەو پرسیارەی لێ بکەی دەزانێت چێ براوەیە منداڵێک دەزانێت تەنانەت لە نێو ئەمریکاش کەس باوەڕ ناکات کە ئەمریکا براوە بێت دەنگی زۆر هەن لە ئەمریکا بەرز دەبنەوە کە ئەمریکا سەرکەوتوو نەبووە ئەمریکا ویستویەتی ڕژێم بگۆڕێت حکومڕانی بگۆڕێت پرۆگرامی نێوی ڕابگرێت پیتاندنی یۆرانیۆم بوەستێنێت توانستە موشەچەکانی ئێران هێڵێت هەروەها لەو نێوانە پاڵپشتیشی لە هێز جاخوازەکان کردووە کە شەب بێخنە نێو ئێرانەوە هەروەها باس لە بانگەشەی شۆڕش و ڕاپەڕێنی کردووە هیچ بەدی نەهاتووە هەموو دەرەنجامەکان پێچاوان نەبوون دەبینین ڕوونترین و زەختترین بابەتیش گەروی هورمزە توانستی خۆشی لە ڕووی ناوچی و موشەچیشەوە پەرە پێدەدات لە کۆتایی ئەو جەنگە دەبینین کە توانستە ئێرانیەکان زۆر دەرئاسا و باوەڕ پێ نەکراوتر دەبن لە دوای ئەو جەنگە حکومڕانی ئێران تا ئێستاش دڵە و باڵایە بەسەر تێکڕای دۆخەکە و زۆر پێداگرتر و تونترە فەرمایەندێتەکەمان بەراورد بە فەرمانداری پێشوو بڵێ ئێران زیانی بەرکەوتووە بەڵام دەبێت سەر پێچی کار قەرەبوویان بکاتەوە بەڵام با پرسین ئەمریکا چی دەستکەوتووە تا بڵێین ئەو براوەیە هیچ لامەنجەکانی نەپێکاوە بەڵکو لاوااستر بووە تەنانەت لە گەروی ئێستا بۆتە دەنگۆ ئێستا زۆر تەکەسی لێ دەکات و منداڵێکی شەو باوەڕ ناکاتەوە بانگشەیە ئەو جۆرە ئەتەریاتە لە ئەمریکا قبول بکرێت زۆر باشە دەست خۆش یەک ژمەرجێن ئیرانێ ئەون کو تەنهاژی بەحەز کرد و پێویستە ئەمریکا و هەواڵبەندێن ئەمریکای زەرەر و زیانên ئیرانی قەرەبوو بکەنەوە تزانین ها ئیماراتش بەڵاو کریە داخواست کریەت بێژیتن هەموو زەرەر و زیانên ئیماراتێتی بە ئیران قەرەبوو بکێتەوە ئیران ئامادەیە قەرەبوویە زەرەر و زیانên ناوچەیە بکێتن تایبەت ئیماراتێ کورتی
أتصور أنه من الواضح پێم وایە ڕوونە دەست پێشکار ئەو کەسی دەست پێشخەری کردو لایەنە ئەمریکا نەکێرا ئەوەی پاڵپشتیشی لە دوژمنکارەکان کردووە. من شارەزا پسپۆرەی چەنجینی من زانیاری وردم نییە، ڕەنگە ئەگەرەوانە بانگەشت بکەی باشتر قسەت بۆ بکەن، بەڵام ئێران بە فەرمی ئەماژە بۆ دەکات کە هێرشەکەی ئیمڕۆ کە کراوەتە سەر دوورگەیەک سەربازەکان ئەوە دەڵێن لە ئیماراتەوە هێرشە لە ئیماراتی یەکگرتووی عەرەبیەوە کراوەتە سەر ئێران، کەواتە ئەوانیش لایانی دیکە هەن، بەڵام لایەنە فەرمیەکان ئاماژە بۆ دەدەن تمام کە هێرشیان کراوەتە سەر. بووە پێم باشە لە سپۆر سەربازەکان میوانداری بکەن بۆ ئەوەی ئەوە ڕوون بکەنەوە. پێشم وایە تەواوی ئەو لایەنانەی هاوکاری دوژمنکاریەکەیان کردووە لە خاکەکان هێرش کراوەتە سەر ئێمە، ئەوان بەرپرسیارەتێک هەڵدەگرن، نەک تەنیا لایەنی هەراسانکار. بابەتەکە زۆر ڕوونە. ئەمە لە ڕوانگەیەکی مرۆیی وەگەر تەماشا بکەین بەو شێوەیە. بەڕێز محەممەد شریعت مەدار شارەزاد کاروبارên ئیرانê و navçêje Tehrana paytexta Îranê rasta xwe digelma bû gelekî spas ji bo mêvandariya te her bijît.